بەڵێ میهرەبان بەردەوام دەبێت دەچێتەوە یەکەمین پرۆگرامی ئەمڕۆمان سەبار بە بڕیارەکە لە سەر کاروباری میدیایی کە لە ساڵ 2023 ئەم بڕیارە داواکراکە هەڵبۆشێنرێتەوە هەڵبەتە لە سەرەتای مانگی یەکی ئەم ساڵدا بڕیارەکە هەڵبۆشێنراوەتەوە بەدیلی ئەوە چەند بڕیارێکی دیکەیان بۆ داناوە ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارە بۆ بڕیارە کە پێویستە بە کاروباری میدیا و کاروباری ڕۆژنەمەوانیەوە دەچینە لای زۆر بەڕێز پرۆفیسۆر سامان فۆزی پسپۆر یاسای ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی مامۆستا سڵاو لێ ببانی باش بە خێراتی سپاس بۆ بەڕێستان زۆر بەخێربێ مامۆستا. مامۆستا سەرتا دەمانێت لە بڕیارەکە دەست پێ بکەین ئەو بڕیارە چی بوو بۆچی داواکرا هەڵەشێنرایەوە؟ بەڵێ سەرتا بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسان ویست باش بێگومان ئەو ڕێنماییە کە لە ماوەی ڕابردووە هەڵوەشێنرایەوە لە کۆتایی مانگی 5 دەرچێنرا لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری بڵاوکرایەوە لە وەقایع عێراقی بە ژمارە 1 و بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی بوو. ئەو ڕێنمایە دوایەوەی کە بڵاوکرایەوە ناڕەزایی بە دوای خۆیدایەنە لەلایەن ڕۆژنامە نووسان و میدیاکاران و نووسەرانەوە گلەیەکی زۆری هاتە سەر و هەر بەڕاستی جواب بوو کە ڕێنمایەکی باش نییە پەلەپەلیتیا کراوە و ڕاستە ڕنگ بێ ئەوانەیە کە ویست بێتیان لە پشتی دەرکردنی و بوونە مەبەستیان بووە ئەو فەوزایی کە لە دنیای ئەلکترۆنیە تا هەیە لە سوۆشال میدیا هەیە لە پەیجەکانە هەیە ئەو ناوزڕاندانەی کە زۆر کەس کەوتوتە بەرتانەوتە شەری ڤیددیۆ دروستکردنی فەیک و بۆ هەڵبەستن و ئەمانە چارەسەرکە بەڵام پێمان وا بوو ئەم ڕێنمایە ڕاستە لەوانەیە چەند خاڵێکی ئیجابیتیا بێت بێگومان بەڵام خاڵی سلبیەکانی زۆر زیاتر بوو خاڵی نێگەتیڤەکانی زۆر زیاتر بوو و ئێمە ئەگەڕانەوە بۆ پێش ساڵی 92 پێش دروستکردنی پەرلەمانی کوردستان و یاسای چاپەمەنی ساڵی 93 و تاوەکو دواتر هەندێک لە بڕگەمادەکانی لەگە پێوەرە نێودوڵەتیەکانی ئازادی ڕادەربڕیندا یەکی نەدەگرتەوە بۆیە چەندین کۆڕ و سیمیناری بە دوای خۆی دایەنە من نێش یەکێ بم لەوانەیە کە دراسەیەکی وردی ڕێنمایەکەمان کردبوو و ئەگەر باش باە ئەماوت باشە تەنها یەک دوو خاڵی بە هەموارکرێ بەڵام ئەوە نەبوو هەموارکرێتەوە هەر بۆیە ئەو کاتیش بانگەشەی ئەومان کرد کە پێویستە ڕەتکرێتەوە هەڵبۆشێنرێتەوە. ئەمە فشارانە دروست بوو فشارانە گەیەنرایە لای ڕێکخراوە نێودوڵەتەکانی پێوەست بە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ئەو فشارانەی شەقام گەیشتە بڕیار بەدەستانی حکوومەت فشارەکانی ڕێکخراوە نێودوڵەتەکان بە هەمان شێوە تاوەکو لە دوای جاردا لە کۆتایی ساڵی پێشوواتە لە مەگی 11 ئەو بابەتە لەناو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تاوتوێ کرا و ئیتر ئەوە بوو پێش ماوەیەکی کەم لە وەقاعی کوردستاندا بڕیاری هەڵوەشانەوەی ڕێنمایەکەی وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی ساڵی 2023 بڵاو کرایەوە لە وەقایع و لە هەمان کاتە لە بڕگەی دوودا دەگەڕێنەوە سەر ئەو ڕێنمایەی پێش ئەوە کە لە 2014 هەبووە بۆ ڕێخستنی فرێکوێنسی لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر هەر لەگەڵ دەرکردنی ئەم ڕێنمایە ئەو ناڕزایەتیانی بە دوای هات وەڵامی لایەنی پەیوەندیداریش بۆ دەرکردنی ئەم ڕێنمایە ئەوە بوو کە کۆمەڵە کێشە و گیر و گرفت چارەسەر دەکات و لە هەمان کاتیشدا لایەنی ناڕازی باسی لەوە دەکرد کە ئازادی ڕادەربڕین و دروستبوونی میدیا بەرتەسک دەکاتەوە. لەم نێوەندەدا ئەو گرفتانەی کە لایەنی پەیوەندیدار دەستی بۆ بردبوو بۆ چارەسەرکردنی گرفتەکان و هاوکات با بڵین کۆمەڵی خاڵی باشی تێدا بوو لە هەمان کاتیشا ئازادی میدیایی تەسک دەکرایەوە دوای هەڵوەشانەوەی چۆن کار لەسەر ئەم خاڵانە دەکرێتەوە؟ پێم وایە ینی هەر لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران باس لەوە کراوە کە لە دوای هەڵوەشانەوەی ئەو ڕێنمایە لیژنێکی دیکە پێک بێنرێت هەم ئەو ڕێنمایە بکە بە ئەساس خاڵانەی کە تایە باشن بێگومان هەندێک خاڵیت باشی تایە چکە مادەکانی ئێجگار زۆرە ینی قانونێکی ڕێنماییکی ئێجگا گەورەیە هەم چاو خاڵانەی کە باشە تایە دەری بێنین و بێگومانەوانەیە کە تایە خراپن چاکرێتەوە ئەم جارە بە وردی و وەزارەتی ڕۆشنبیری تاڵعاان دەکرا بەلەوەی ئەو ڕێنمایە دەرچوێنێ دانیشتنی بۆ ئەنجام با دانیشتن لەگەڵ پسپۆڕان و کەسانی شارەزا لەو بارەدا بەتایبەتی کەسانی یاساناس و کەسانی کە باڵێ من ئیشیان لەو مەجالەیە کردووە سیاقی قانونەکانی پێوەست بە ڕاگەاندن بۆ ئەوەی یاسایەکی باشتر دەرچێت وەکو چۆن یاسای ڕۆژنامەگەری کە لە 2007 تا دەرچووە تاوەکو ئێستاکە کاری پێکرێ ینی کاتێک کە زۆر جار هەوڵێک هەیە بۆ هەموارکردنی ئەو یاسایە بەرگەمادەیەکی هەڵی تیا بێت بێگومان کەم کوڕیتیا هەیە
ڕۆژنامە نووسان پێش کەسانی کاڵێ دەستی لێمێن بە خراپترینە با باشە ڕازین بەو یاسای ڕۆژنامەگەریە بۆ لەبەروی بەر لەوەی پەرلەماندەری شوێنێ کۆڕکۆبوونەوەی بۆکرا لە سلێمانی لە هەولێر لە شوێنی دیکە ڕای ڕۆژنامەنووسان وەرگیرا ئەم ڕێنماییەوانە بوو هەستمە کرد زۆر بە جۆری لە جۆکان وەکەوەی کە بەدیهێنی کرابێت لە کاتێکا ڕێنمایە جاری پێش هەموو شتێک ئەوەندە مادەکانی زۆرە دەوری یاسای بینیوە لە کاتێکا حکومە نابێ یاسا دەرکا ئەوە پەرلەمانە یاسا دەرەکە بەڵام لە غیابی پەرلەمان کە هەڵوەشێنراوەتەوە ئەوەی ئەو حەقی بەخۆییا بوو کە ئەمەشیان بۆ گومان خاڵێکی دیکەی ناڕاستە چونکە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی قانونە نەک بۆ ئەوەی کە بابەتێک ڕێکخا کە پێشووتر بە یاسا ڕێک نەخرابێ مەبەستم قانون ئەو قانونەیە کە لە نێو پەرلەماندا دەرەچێت بۆیە من پێم وایە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت پێویست بەوە دەکات بەڵێ ئەو ڕێنمایە نەما بەڵام هێشتا گرفتەکانی سوۆشال میدیا و میدیا ئەلکترۆنی ماوە بۆ فرێکوێنسی 2014 بەس نییە بەتەنیا بەتەنێتی ئەو بەتەنیا بۆ ڕخستنی فرێکوێنسی بوو من پێم وایە چاکترین شت ئەوەیەکە لیژنەیەکی دیکە پێ بێنرێت و ئەو لیژنەیە پەلە نەکات هێواش هێواش دانیشە هەفتانە جارێ دوو جار دانیشێ و پاشان دانیشتنی کراوە بکە وەکو چۆن پەرلەمان دانیشتی کراوەکە دانیشتنی کراوەکە لەگەڵ کەسانی پسپۆر و میدیاکاران لە سلێمانی لە هەولێر لە شوێنیکە تاوەکو شتێکی گونجاوتر ئامادە ئەبێ ئەنجاکە بڵاوکرێتەوە لە وەقایع و کاری پێبکرێ و شوێنی ڕێنمایەکەی ساڵی 2014 پڕکاتەوە. کاتە مامۆستا لێسەدا وەزعی کۆمەڵگا لە ڕووی کاروباری ڕۆژنامەوانی و ئازادی ڕۆژنامەگەریەوە یاخود ئەو فۆزای لە ئێستادا لەناو میدیاکاندا هەیە لە ئێستادا چۆنە متابێت ئەگەر یاسایەک ڕێنماییەک نەبێت کە ئاڕاستی کات کە بەڕێوی بەرێت لە فراخی ئەو دانانی ڕێنمایانەدا چی دروستە بێت لەناو میدیادا لەناو ئەعلامدا بەشی ئەوەنە یاسا هەیە یاسایەک هەیە پێوتە یاسای سزادانی عێراقی کە ئەساسە لە ساڵی 69 دەرچۆم بەشی ئەو یاسایە هەیە کە جێبەجێکرێ ڕاستە کۆنە بەڵام و یاسای ڕۆژنامەگەری هەیە جاری پێش هەموو شتێ و ڕێنمایی 2020 لە مادەیەکی هاتووە دەڵێمە ڕۆژنامەسان ناکرێتەوە ئەگەرچی تایتڵەکەی بە ناوی میدیای ئەلکترۆنیە ڕێخستنی میدیای ئەلکترۆنی بەڵام بەڵێ ڕۆژنامەسان ناکرێتەوە بۆ کەسانی دیکەیە بەڵام بەشی پێویست ئەو یاسایانە هەیە کە بە جۆرێشەوە پێوتێ مەبادی عامە قەواعیدی عامە هەیە کە بۆ ڕێخستنی ئەو بوارە ئەو کێشانە و تاوانانی کە لە سوۆشال میدیا و پێیجەکاندا ئەنجامەدرێت بۆ ئەوەی تاوەکو یاسایەکی دیکە دەرەچێت بەس ئەبن مامۆستا بۆ ئەو دۆخە یاخود پێویست دووبارە پێویست بە دەرکردن و دەنانی ڕێنمایی ئەکات ئەگە ئەو یاسایانە هەبن و لە ئێستادا ئەو میدیایانە بەڕێوەبەرن یاسایانە بەس نییە کە لە ڕابردووە هەیە پێویست بەوە دەکا میدیا ئەلکترۆنی باشتر بە یاسای ڕێکخرێت چکە یاسای ڕۆژنامەگەری هین ساڵی 2007 ئەو کاتە بەو شوازە فەیسبوک و میدیای ئەلکترۆنی بەو شوازە بەربڵاو نەبووە زیاتر بۆ ڕۆژنامەی وەرەقیە هەتا لە پێناسەکەش یاڵێ ڕۆژنامە بریتێ لە چاپکرا و دیارمە بەستی لە کاغزە گەرچی بە زۆر وامان کردووە تەلەڤیزیۆن و ڕادیۆش بگرێتەوە چکە پێناسی ڕۆژنامەگەری ئەڵێر کەسێک ڕۆژنامەنووس هەر کەسێکە لە کەناڵێکی ڕاگەانە کار بکات کەواتە بە هیچ جۆرە خۆی لە میدیا ئەلکترۆنی نایەوە هیچ یاسایەکمان نییە خۆی لە میدیای ئەلکترۆنیە بێ پێویستیمان بە یاسایەک هەیە کە نوێنەرانی گەل کە بریتە لە پەرلەمان ئەو یاسایە دەرچوێنیان نەک حکوومەت چونکە حکوومەت لەسەر بنامای جیاکردنەوەی دەسەڵاتەکان حکوومەت بێگومان یاسایەک ڕێنمایەک بۆ خۆی دەرکا بەرژۆنی خۆیە بێ لە حکوومەت پێی خۆش نییە نە خۆپشاندان بکرێت نە دۆکۆمنتێکی بڵاو بکرێتەوە هەر لەو ڕێنمایەیە کە هەڵوەشێنرایەوە کە باش بۆ هەڵوەشێنرایەوە مادەیەکی تایە ئەڵێم هیچ دۆکومنتێکی حکومی نابێ بڵاو کرێتەوە ئەگەر ڕێگە بە بڵاوکردنەوەی نەدرابێ طبعا هیچ نایڵە هیچ شتێ بڵاو کرێتەوە گەروابێ ئەی چۆن ڕۆژنامەنووس کار بکە و بێ گەندەڵەیەک هەڵماڵێ بێ هەڵەیەکی وەزیرێک وەزارەتێک هەڵماڵێ لە کاتێک پرسی پێ بکات طبعا موافقی بۆ ناکەی بێگومان ئەو یاسایە نابێت تەنها ینی ڕێخستنی میدیا ئەلکترۆنی لە دەستی حکوومەتا بێ ئەو پەرلەمانێک هەیە کە نوێنەری گەلن هەروە بووە دیموکراسەتی وڵاتان ئەوانەی تایەتی ڕۆژنامەنووسی تایە کەسانی دیکە تایە و نوێنەری حکوومەتیش یەکێکە لەوانە وەزیرەکان ئامادەیە بێ لە کاتی گفتوگۆکان لە پەرلەمان یاسایەک دەرەچێنێت پاشان بۆ ئاسان جێبەجێکردنی و یاسایە دەشێ ڕێنماییەک کە بۆ ئاسانکردنەوەی شتیکردنەوە وردکردنەوەی بڕگە و مادەکانی ڕێنمایی دەرچێت نەک ڕێنماییەکە ببێتە یاسا لەو بینە بڕیارێک لە دادگای باڵای عێراقیدا دەرچوو محکەمەی اتحادیە عێراقی فیدرالی عێراقی کە دەڵێ نابێ بابەتێک کە بە یاسا ڕێک نەخرابێت تۆ بێ ڕێنمایی بۆ دەرکەیت کە ڕێنمایی یاسا نییە ڕاستە هەندێک جار پێوتری یاسای
فەرعی بەڵام ئەمە بۆ ئاسانکردنەوە بۆ وردکردنەوەی مادەکانێتی نەک تۆ بێ بابەتەکە لە سەرەتاوە ڕێکخی بۆیە ئەو ڕێنمایە لە ئەساسەوە هەڵی گەورەی بوو و بیرمان لەوە کردەوە ئەو کاتە ئایا ناکرێت چەند مادەیەکی هەموارکرێتەوە پێم وا بوو نەخێر خانووە کە بە سەقێتی دروستکرا ئەو خانووە تعمیراتایە چاری دادی نادا باشتر وایە تەختێکی تارس جارێککە دادێنکە دروستکەیتەوە باشە دکتۆرێکێک لە خاڵەکانی ئەو ڕێنمایی کە هەڵوەشێندایەوە ئەوە بوو کە هەر میدیایەک یاخود هەر دەستگایەکی دیکەی ڕاگەیاندن یاخود هەر وبسایتی تایبەت بەکاری ڕۆژنامەوانی دادەمەزێت پێویستە ناوی خۆی تۆمارکە لە بەرامبەردا تێچوو کولفەی زۆری دەبوو و کۆمەڵێک مەرجیشی دانابوو بۆ ئەوەی کەم پێویستە چ بابەتێک بڵاو بکرێتەوە ئەمە تا چەندە کار لەسەر ئەوە دەکرێت دەگەر بێت و جارێکی دیکە دەستکاری ئەم ڕێنمایانە بکرێتەوە بکرێ بە یاسا بۆ ڕادەیە ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری میدیایی ئەو بابەتانی کە ڕۆژنامە نووسێک دەیەوێت ئیشی لەسەر بکاو بە دوواداچوونی بۆ بکات بەرتەسک نەکرێتەوە. بەڵێ پرسیارە زۆر گرینگە جارە پێشە مشتێکوەکو بە ڕێزی ئاماژە پێ لە ڕێنمایەکەی 2023 کە هەڵوەشێنرایەوە هەندێک بابەتی ڕێخستووە کە ئیتیکین لێگەڕێخ ئیتیک ڕێکیەخە پێویست ناکە یاسا تەدەخولی تیا بکە لێگەڕێ بۆ ئەخلاقیاتی ڕۆژنامە نووسەکە و بە وەسایقی ئیتیکی دەکرێت باسی لێکرێت چکە سلماندنیان قورسە یاخود یاسا ناتوانێت بچێتە ناویەوە هەمیشە دوو شت هەیە لە میدیا ڕێگەخە ئەخلاقی کاری ڕۆژنامەنووسی لەگەڵ یاسای ڕۆژنامەنووسی ئەوەندە وردی کردبووە چووە ناو مەسایلی ئیتیکی ئەمە لەلایەک لەلایەکیکەوە ئەوانەی دیاری کردی بە سنوورانە کە نابێ ڕۆژنامەنووس بیبەزێنێ لە کاتێکە ئەوەی ئیشی حکومەت نییە ئەوەی ئیشی پەرلەمانە هەندێک سنوور هەیە بەڵێ ڕاستە لە گوێرەی بەپێی مادە 19 لە پەیمانامەی مافەبەدەلی و سیاسەکانی نەتۆی گرتوەکان کە لە 66 دەری کردووە هەندێک وڵاتان دەتوانن هەندێک سنوور دیاریکەن بۆ پاراستنی سمع و کەرامەتی کەسەکان ژیانی تایبەتیان ئەمنی قەومی ئادابی گشتی بەڵام ئەوەندە چوو بە ناوە لە ئەرکی خۆی دەرچووە ئەگەرچی ئیشی تۆش نیە سنوورانە ئیشی پەرلەمانە نوێنەری گەلە باشە ئەگەر خاڵێکی دیکە ئەوەیە ئەو وەزارەت سەر بە حکومەتە ڕاستە لە عێراقا هەیە ساڵات و ئەعلام هەیە سەر بە حکومەت نییە کۆمسیۆنێکی سەر بەخۆیە واتە تۆ ناکرێت تۆ هەم حەکەم بی هەم سکاڵاکار بی هەم خۆشە سزاکە بسەپێنی بەڵام بۆ لە هەندێک وڵاتی دیکە دەستگایەکیان هەیە سەر بە حکومەت نییە کۆمسیۆنێکی سەر بەخۆیە ئەویان دەتوانێت هەندێک لەوایحی سلوک دیاریکە هەندێک جار سزای کەناڵێک باکە پێشەرکاریە بکە ئاگداری بکاتەوە بینیشمانە لە عێراقا و کارە بۆ بەڵام ئەو حکوومەتە و حکوومەتیش بەرژۆندی خۆی هەیە و ناکرێت ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەوڵێن حکومەت لە دەسەڵاتەکانی کە گەورەتر بێ بەڕاستی لە کوردستاندا باشکرا هەستی پێکرێ حکومەت لە هەموو دەسەڵاتەکانی کە گەورەترە لە کاتێکا تۆ سێ دەسەڵاتە دەیە پەرلەمان قەزایی تەنفیزی ئەبێ هەرسێکیان لە منافەسەیە برد هەرسێکیان چاودێری بەسەرێکەوە بێ هەموو کەسێک دەزانێت لە کوێرەمی کوردستان هەیمەنە هەیە هەیمەنەی حکوومەت و سڵتەی تەنفیزی هەیە بەسەر دوو دەسەڵاتەکەی دیکەیە بە جۆرە لە جۆرەکان ئەمە خاڵێکی دیکە خاڵێکی کە ئەو ڕێنماییە یعنی سزاکەشی دیاری کردبوو و خۆشی تەنانە سزاکەشی دەسەپان یعنی باسی سزا سەپانەکەشی کردبوو لە مەسلەی داخستنەوەمانە ئەوەشی کە جێگەی سەرنجە ئەو گرفتەی چارەسەر نەکرد ئێستاکە هەیە بەڵێ ئێمە پێمان وایە پێویستی بە یاسایەک هەیە لە ئەنجامی وەڵامی پرسیارەکەی پێشووترە وەڵامایە پێویستمان بە یاسایەکەی بۆ ڕخستنەوە بارە بەڵام ئەو ڕێنمایە نەیدەتوانێت ئەو گرفتە چارەسەر کا و باسی نەکردبوو کە کۆمەڵی پێچەیە بێناو نیشانە نازانێت کەی لە دواوەیە بێگومان پیجەکان وەک وەر کەناڵێکی دیکە کەناڵێکی ئەعلامین پێویستە تۆمار کرێ بزانرێت چێە کێی لە پشتەوەیە بۆی کەسکاڵا بەرز کرایەوە بزانی مامەڵی لەگەڵ کیاکەی کەسێک هەیە سومعی شکێنراوە بەناحەق طبعاً سومعی شکێنراوێ بەڵام ئەو نەیدەتوانی ئەوەی کە پێوتێ پیجی بەناوشی لێ نەنم یانی پیجی سێبەر و ئەو پیجانێک کە نازانی کێی لە پشتەوەی نازانی کوێی بگری کاتێک کە تاوانێک ئەنجامەدا نەیدوانی بۆ ئەوە ڕێخا کەم پێ وایە ئەو جۆرە پیجانە ئەو جۆرانەی کە بەس بۆ لایانی لایانی بەرامبەر دروستکراوە و لە دە کاریاندا لە دە هەواڵیاندا نوێیان ناڕاستە ئەو جۆرە پیجانە ئەبێ مامەڵەیەکی تونتری لەگەڵا بکەی و پیجانە هیچ کاتێک بە ڕۆژنامە بەکاری ڕۆژنامەگەری حسابیان بۆ نەکەی چکە ئەمانە شاراوەین بۆ کاری ڕۆژنامەنووسی نەکراون بەس بۆ لێدان کراوە بەس بۆ هەڵبەستنی هەواڵی چاواشە کراوە دژ بە لایەنێک دژ بەس کەساتێک کەچە ڕێنمایە باسی ئەوەشی تیان نەکردبوو بۆیە پێویستیمە بە ڕێنمایەکی دیکە هەیە ڕاستە ئەگە پرسیارم لێ بکەی ئایا ئەو ڕێنمای 2014 ڕێنمایەکی باشە گەڕاوێتەوە ئەو کات ئەویش تێبینی لەسەر بوو بەڵام
ئەمەی 2020 زۆر خراپتر بوو لە 2014 پەلوپۆی نەهابێشتوە تا هەندێک بابەت کە ئیشی حکومەت نەبێت. خۆی بابەتەکە دکتۆر ئەوەیە کە ئەوەی 2014 هێشتا بۆ نمونە کاڵۆکرچی بە بەشێک لە بابەت و ڕێنماییەکانەوە دیارە لە بەدیلی هەڵوەشانەوەی ئەم یاسایەشا کە زۆر ئازادی ڕادەربڕینی تەسک کردووە و هەروەکو دەوترێت و بەڕێزیشتان باسی دەکەن لە بناغەوە سەر لەبەری دەکرێت بڵێ تەنها 5-6 خاڵی بوو ئاهێکی تیا بوو. کەواتە چه هەنگاوێک دەندێت تاکو ئەو کلێنانە پڕ بکرێتەوە؟ ئایا ئەو هەنگاوانەی کە پێویستە بدرێجا بە دروستکردنی لیژنەیەکی تر بێت، دەرکردنی ڕێنمایی تر بێت، هەنگاوێکی هێندە با بڵین خێرا دەبێت تام کێشە و گیر و گرفتانە چارەسەر بکە؟ ئەمەیان وەزارەت ئەزانێت کە وەزارەت ئەوە تێگات وە پێویستە ڕاوێژکارەکان ئەوەی ئەنگەیان بێ بە وەزارەت کە ڕێنمایەکەی 2014 فێرکوێنسی ڕێنمایەکی نمونەی نییە، نەکرد نمونەی نیە هەڵە و کەم کوڕیتیای ئێمە لە نووسراوەکانمادا لەو کاتەیە باسمان کردووە و دەکرێت هەموار کرێتەوە و جگە لەوشی کە شامل نییە. وەزارەت وەکو کاری سندیکا کە لە ڕابردووە بۆ یاسا ڕۆژنامەگەری کردی ئەنجومەنی وەزیرانیش لە هەمان کاتە باسی لەوە کراوە لیژنەیەکی دیکە پێک بێنێ کە ئەو لیژنەیە هەروەکو باسم کرد دەکرێت سوود ببینێ لە ئەزمموی وڵاتانی دیکە، سوود ببینێ لە عێراق لە ئەزمموی وڵاتانی دیکە بۆ داڕشتنی ڕێنماییەکی دیکە کە لەگەر پێوەرە نێودوڵەتەکانی ئازادی ڕۆژنامەنووسیا یەک بگرێتەوە، چونکە هەر کاتێک گومانێک هەبێ ئەو گومانە لە بەڕژێنی ئازادی ڕۆژنامەنووسی یەک بگرێتەوە. ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی ئازادی ئەساسە بنەمایە، یاعی لە ناو زروفێکا لە کوردستانە کە موچە نییە، وەزعی موچە خۆران خراپە، کۆمەڵە کێشەی کەمان هەیە، دەست ببرێ بۆ ئەوەشی کە ئازادیەکانە لێ بگرێ و قسەکردنت بە تاوان دابنرێت و لە کاتێکە کە لەوانەیە ڕخنەیەکی جدی بێ، نەک هەڵبەستنی تۆمەتێک بێ و خۆشی بێت تاوانەکە بۆ دیاریکە، خۆشی بێت سزاکە دیاریکە، بیشی سەپێنێ، ئەوە شتێکی نامەقبولە. بۆیە هەرزوو با بڵێن ناڕزایەکی گەورەی بە دوای خۆی داهێنا و یەکێکە یانی کەم جار ڕێنمایی ئاوا بە خێرایی هەڵوەشێنراوەتەوە، ئەمایان یەکێ بولەوانێ هەڵوەشێنرێتەوە. باشە دکتۆر، هەڵبەتە هەڵوەشانەوەی ئەم ڕێنماییە هەروەکو خۆتان ئاگادار ناڕزایەتی بەشێکی زۆر لە میدیاکاران وەروە مامۆستایانی زانکۆ و با بڵێن ئەو کەسانە بوون کە پسپۆرێکی زۆر ورد و باشیان لە میدیادا هەبووە کە خوێندنەوەیان بۆم بابەتانە کرد، سیمیناریان ئەنجامدا و ناڕزایەتیان گەاند. دەکرێت بڵێ هەمان ئەم پۆلە ڕخنەگرا ڕۆڵیان هەبێ لە دەرکردنی چەند ڕێنماییەک و هەڵبەتە بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری ئەم هەما هەنگیە دروست بکەن، هیچ داواکاریەکی واتان پێشکەش کردووە؟ ئەمەیان ڕنگ بێ ڕێکخراوەکان بتوانن پێشکەشی کەم باشترە، یان ئەو کاتە تۆ چەند کەسێک دێ ڕەخنە دەگرێت کەسایەتێکی دیکە هەیە پێوتێ کەسایەتێکی معنەوی یاسایی کە بریتێ لە ڕێکخراو، چەندین ڕێکخراوت هەیە لە بوارای ئیشەکە لە کوردستانە، یەکێ لەوانە بۆ نوێ میترۆیە، دەشێت سندیکاکانی و پەیوەندیدار بە ڕۆژنامەنووسی، ڕێکخراوی دیکە هەیە لە پەیوەندیدارە بە مافی مرۆڤوانە، دەشێت ئەوان لەگەڵ وەزارەتا بێنە سەرخەت کە ئەگەر هەوڵیاندا لە داهاتوودا کارێک لەسەر ڕێنماییەکی دیکە بکرێ کاکە ئێمە ئامادەین کە باڵێن زانیاری وەکوڵێ خۆبەخشانە لەگەڵتانە هاوکار بین، ڕاوێژکارێکی خۆبەخش بین لەگەڵتانە لە هەنگاوەکانتانە بۆ ئەوەی ئەم جارە ئەو هەموو جوهدەی ئەو کەسانە دڵنیام لە پشتی ئەو ڕێنمایە جودێکی زۆرە بووە، ینی تاقەیەکی زۆر سەرفراوە، بەڵام بەداخەوە بەزایە چووەکو چۆن خانوێک دروست دەکەی هەم جوهد هەم لە ڕووی مادیەوە زەرەرەکەی کەی ڕوخێنیت، بۆیە باشتر وایە لە خەریتەکەوە بە ڕێک و پێکتر ئەنجام درێ. من بۆ خۆم ئەوم نەگەیاندوێتە وەزارەت، ئەگەرچی دەنگمان بۆ کاتی خۆی بۆ ڕەخنەکان گەیشت بوو بە وەزارەت، گەیشت بوو بە بڕێردەستانی ناو ئەنجومەنی وەزیران و بە شخصیش من قسەیانم لەگەڵا کردبوو کە ئەمە کارێکی خراپ و پەیوەندیم پێوەکرا ڕایتۆ چیە بۆ ئەو بەبەستە و چی بکرێ، من لەگەڵەوە بم کاڵۆشێتەوە چکەنە ئەکرا دەستکاری بکرێ، بەڵام هیوادارم وەزارەت لە داهاتوودا تەڵان هەمووی ئێمە یەکتری تەواوەکەین، یعنی وەزارەتیش بۆ خزمەتی لە کای ڕۆشنبیری ئەم وڵاتە دروستکراوە، ئاسایش باماشەوە هەموو دەسەڵاتەکان وایە ئەکرێ ئێمە بەیەکەوە کارێ بکەین کە کارێکی جوانتر بێ لە ئاستی قۆناغەکەمان بێت کە هەم ڕێگە لە تاوان بگرین کە لە ڕێگای پیجەکان و لە ڕێگای ئەوانەیە ئەنجامەدرێ و سمع و کەرامەتی کەسەکان پارێزگاری لێ بکەین، هەم نەشکێڵین ئەو ئازادی لە ڕابردوودا بەدەستمانێناوە لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ڕابردووی عێراق بە بەراورد بە هەندێک شوێنەکان نەیەڵین پاشەک شێبکە و ئەوەشیان مەبدەئیە نایەڵین پاشەک شێبکە. بەڵاستە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر سامان فۆزی پسپۆر یاسایی، سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەمادەبوونت.